لایەنە سیاسەکان ئەگەر بوو هاتووە ئەمانە کۆنگرەیەکی نیشتیمانی یەکگرتویان دروست کردووە لە هەر چوار پارچەی کوردستان مەسیری ئێمە نەدەگەیشتە ئەو مەسیری ئەوڕۆ بەتابەتی کە ڕفراندۆم کرا ئەگەر کۆنگرەیەکی نیشتیمانی بە هێزمان هەوە هەر چوار پارچە پشتگیریمان لێ کردووە سەرکەوتنمان بەدەستێنا بەڵام ئەوانەی دۆستی کورد بوون بۆ نمونە تورکیا یەکەم کەس بوو ڕاپەڕی لێمان بۆ نمونە عێراق سووریا ئێران ئەمانە هەموو دشمنی کوردن داوە لەلایەنە سیاسەکان دەکەم یەکگرتو بن بە یەک دەنگ حیزبایەتی بۆ لاوانێن ئۆزەلان موامڕەیەکی دووەلی و لێ کرا موامڕەیەکی دووەلی بوو لێ کرا هەرچی دووەلی جیهان هەیە بە تایبەتی رووسیا یۆنان ئەمریکا فەڕەنسا بەریتانیا موامڕەیەکی دووەلی بوو لێ کرا دەبووە بژیرە و تەسبینیش بە تورکیا کرێ لەلایەن دەستگای میدی تورکیەوە ئۆزەلان پیاوی شتێکە و شەر بووە هیواداریش وەکو مانسۆر ئەمدێلا لە زیندان ڕزگاری بێ و سربەخۆی ڕابگەێنێ لە تورکیا هەرواشە ئێمە ناومان لێناوە مانسۆر ئەمدێلای کوردستان دەبەرەوەی چی کەمتر لە زیندان یعنی لە مانسۆر ئەمدا کەمتر لە زیندان نەبوو نەورۆز جەژنێکە جەژنی زیندووبوونەوەیە نوێبوونەوەیە دووەمە کورد ئەگەر هەیبێ جەژنێکی نەتەوەیی بەس نەورۆزە لەنا جەژنەکانی کە ئیلاقی بە ئێمەوە نییە جەژنێکی ئاینیە بەڵام وەکو جەژنی نەتەوەیی نەورۆزمان هەیە کە خۆی پێ هەڵدەینەوە لە نەورۆز هەموو نوێبوونەوەیەکەیە گوێ بە پەیامی کەس نادەن لەنا ڕۆژی یەکبوونە ڕۆژی بەخۆداچوونەوەیە هەموو دنیا بۆ شت بەس ئێمە ماین ڕۆژی ئەوەیە جەژنە نەتەوەییەکان بەرز ڕابگیرێن هەست بۆ حساب بۆ هەستی خەڵکی بکرێ بەڵام بەداخەوە بەرێ وەڵی داوا لە هەموو لایەنە کوردیەکان دەکەم داوا لە هەموو هاوڵاتیان دەکەم ئەو وڵاتی بە ئیخۆیان بزانن ئەو وڵاتە مڵکی حیزب نییە ئی هەمومانە هەموو بە یەک دەنگ بە یەک ڕنگ ئەو وڵاتەی بپارێزین ئەنجا لە ڕووی ژینگەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هەموو شتەکانەوە ئەو وڵاتە بە وڵاتی خۆمانی بزانین لە جەژنی نەورۆزدا داوا لەلایەنە سیاسەکان دەکەم کە تەبابن یەک ڕێزی کورد بپارێزن لەبەر ئەوەی جەژنی نەورۆز جەژنێکی نەتەوەییە بەڕاستی کورد کە لە سەرەتاوە دروست بە بەو ناکۆکی ناو یەکترەی لە ناوچووە بۆیە لێرەوە من پەیام ئەوەی وەک هاوڵاتێکی کە ئەو لایەنانە لێبوردە بن بەرامبەر بە یەکتر وە هەروەها هەموو کات بە لێبوردەی دەتوانن چارەسەری وەزعەکان بکەن وە جەژنی نەورۆز ئەوە جەژنێکی نەتەوەییە بۆیە لێرەکانش هەموو شۆڕشە نەتەوەییەکان لە نەورۆزدا بووە کورد خەباتێکی زۆری داوە بە حەقەت لە تاریخی مێژوودا خەباتێکی زۆری داوە بۆیە هەموو شۆڕشەکان لە نەورۆز سەری هەڵی داوە و زۆربەی شۆڕشەکانیش بە ناکۆچی و ناتەبایی لە نێوان یەکتری لە ناوچوون و هەروەها داوا لە هاوڵاتان دەکەم کە لەم جەژنەدا دەست نەدەرێ ژینگە پارێز بن وڵاتەکەی خۆیان خۆش بوێ هەوڵ بدەن دۆستی ژینگە بن بۆنەی نەورۆز بۆنەیە کە حتا حدێکی لە ناو کووردا وەکو جەژنێک سیر دەکرێت بۆنەی نەورۆز بۆنێکی زۆر نەتەوەییە تایبەت بە کووردا واتە دەتوانین بڵین جەژنێکی کوردیە نەورۆز لەم نەورۆزەدا سەرەتا داوا لەلایەنە سیاسەکان دەکەین بەخۆ داچوونەوەیەک بە خۆیان بکەن یعنی بەڕاستی یەک ڕیزیمان دەوێت میلەت داوا یەک ڕیزی لەلایەنە سیاسەکان دەکا یعنی ڕێککەون یەک ڕیز بن لە بەرژەوەندی میلەت یەک ڕیز بن لەم نەورۆزە پیرۆزەدا نەورۆز جەژنێکی زۆر گەورەیە بۆ کورد بۆنێکی زۆر جیاوازە لە هەموو بۆنەکان جیاوازترە تکایەکەشم لە هەموو حیزب و دەسەڵاتدارەکان هەیە هیوادارم لەگە یەک دابنیشون و کۆبوونەوە و چاوەک لەو میلەتەیدا بخشێنن کە مەعاشەکە باش بێت خەڵک پێویستی بەوانە و چاوی لە دەسەڵاتدارەکانە